بەڵێ تایبەت بە لێدوانەکانی حەلبووسی دژی پێدانی چەکی قورس بە هێزەکانی پێشمەرگە و ئەمڕۆ جارێکی دیکە تەکیدی لە هەڵوێستی خۆی کردوتەوە کە ئەو دژی پێدانی ئەو چەکانەیە بە هێزەکانی پێشمەرگە گفتوگوی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز کازم زوبەیدی توێژەری بواری سیاسی و سەربازی کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان دەبێت. بەڕێز زوبەیدی ئەم کاتت باش، سوپاس کە ئامادەی لەگەڵمان. ئامانج لەم لێدوانانەی حەلبووسی چییە دژی هێزەکانی پێشمەرگە؟ لە دەستپێکدا سڵاوتان لێبێت بۆ ئێوە و کەناڵی بەڕێزی ئێوە و بینێرە بەڕێزەکانتان. ئەو لێدوانانەی کە حەلبووسی داوێتی لەم دواییە پێم وایە جۆرە تەنیا چاوپی هەڵنەهاتن لە هەمان کات هەندێک جۆرە لێدوانن کە هیچ بەهایان نییە، چونکە ئەو کەسێکی دوورخراوەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەهۆی ساختەکردن و لە هەمان کات داواکاری لەسرە لە ناو حزبەکەشی خوازراو نییە. بۆی پێم وایە جێی عیب و شەرمە کە ئەو جۆرە لێدوانانە بدات کە دوێنێ لە ماوەیەکی ڕابردوو سەرۆکی پەرلەمان بوو. لە ڕاستی دەمەوێت سەرنجتان بۆ بابەتێک ڕابکێشم. لە هەموو وڵاتانی جیهان تێگەیشتنی سیاسی پێناسینی جیاجی سیاسی هونەرە، باس لە گۆڕانکاریەکان دەکات، بەڵام لە عێراق زیاتر دووڕوویی و جیاکاری و دابەشکاریە. ئەمە ئەو پێناسەیەکە لە عێراق بۆی دەکرێت، چونکە کاتێک هەردوێنێ ماوەیەکی کەم لەمەوبەر کە سەرۆکی پەرلەمان بوو ئەو هاوپەیمانی کورد بوو، هەر شتێک کورد بیخواستایە ئامادە بوو پیان ببەخشێت. بەڵام ئێستا دەبینین هێرش دەکاتە سەر پێشمەرگە. ئایا بەهای ئەو جۆرە هێرشکردنە چییە؟ پێشمەرگە پێکهاتەیەکی سەربازی ڕەوان لە دەستوری عێراقی وەکو پارێزەرانی هەرێمی کوردستان دانەپێدانراوە. ئێستا ئەو دێت هێرش دەکاتە سەر پێشمەرگە و چەکدارکردنیان بە 23 چەکی مەزن نازانم ژمارەیان چەندە بەتووی. ئایا ناخنی ئەو جۆرە داواکارەتی ئایا پێشمەرگە وڵاتانی ئەوانیش ناپارێزێت لە داژیکاری هەرێمیەکان؟ ئێستا کوردستان چی دژی ئەوان کردووە؟ ئێستا ئەو چی دروست کردووە؟ بەڕێزم داوای چەک دەکەن، دەڵێن داوا مەکەن، ئەگەر خۆشان بێدەنگ بکەن دەڵێن بۆ ئێوە بێدەنگن، بۆ پێشمەرگە دەستێوەردان دەکات. کەواتە ئەو جۆرە لێدوانانە لێدوانی خراپن، بێبەهان و هیچ جۆرە شتێک لە هاوچێشەکە ناگۆڕێت، چونکە هەرێمی کوردستان هەرێمێکی ناسراوە، حکوومەتی هەرێم. باشە ئەگەر ئەف لێدوانانە ئەف داخوانیە خراپ بن، بێبەها بن، هیچ بەهاکە خۆ نەبیتن، ئەنی حەلبووسی و هەف ئاوایان حەلبووسی دپێناوا چ دەستکەفتێکی بدەستخستنا چ دەستکەفتێکی ڕازیکردنا دلێ چ کەسێکی وان جۆرە لێدوان و داخوانیانە دەدەن. لە ڕاستیدا با بۆچوونی خۆمەکو چاودێر بۆ ڕووداوەکان بە شێوەی باش پێم وایە حەلبووسی پێگەیەکی جۆرە بەرێشی دروست کردووە، جۆرە پێشڕۆیی دروست کردو بۆ بەلێکدانەوەکان ئەوەیە ئەگەر یاری نەکەم یاریگەکە تێک دەدەم. ئەمە بیرکردنەوەی ئەوەیە زۆر دوورە لە سیاست لە پێگە دیارەکان. ئەو دەیەوێت هەندێک لایانی سیاسی ڕازی بکات و ڕزامەندیان بەدەست بهێنێت. ئیمڕۆ خۆی خزاندۆتە ناو هەندێک هاو پەیمانیەت و لە هەمان کاتیش لە ڕابردوو دەبینی دەوڵەت دژی ئەو بوو، بەڵام ئەو خۆی لە دەوڵەت نزیک دەکاتەوە لەسەر حسابی هەرێمی کوردستان و پێشمەرگە و گەلی کوردستان. بۆیە پێم وایە ئەمە جێی شەرم و شەرمەزاریە. ئەگەر ڕێگەم بدەن تەواو بکەم هەرێمی کوردستانی عێراق دەرگەکانی بەڕووی ئاوارەکان کردەوە بۆ تەواوی ڕۆڵەکانی ڕۆژاوای عێراق. هەمووان منی 6 ساڵ لەوێ ژیاوم لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە کەم تەرخەمی بەرامبەر عێراقیەکان نیشان نەداوە، جیاواز لە نێوان ڕۆڵەکانی بەسڕە و ئەنبار نەکردووە، لە نێوانەوەکانی ناسڕێ و قائیم نەکردووە. وەڵامدانەوەی ئەرێنی و پێویست ئەوەیە کە لەسەر ئەو بنچینە سیاسیە نەبێت، دەبێت بە شێوەیەکی دیکە وەڵام بدرێتەوە، نەک دووڕووی و دابەشکاری لێ بکەوێتە. سیاسەتی ڕاستەقینە دەبێت لێرە بەردەستە بکرێت
بڵێ سیاست پێویستە هاوڕێ بیت و لە هەمان کات هاوپەیوەندی نوێ دروست بکەن بەڵام ئەو جۆرە ململانێن ناتەندروستەی کە هەیە ناشەریفانەیە لەسەر بەرژەوەندی و بەدەسێنانی بەرژەوەندی لەگەڵ هاوپەیمانی دوێنێ دەیەوێت ئیمڕۆ بیکاتە دوژمن ئەم جۆرە دژمنکاری لە پێناو چییە؟ ئەو پێشبەچوونە نەرێنیە لە چی سەرچاوی گرتووە بڵێ بەڕێز زوبەیدی بەو پێی بەڕێستان هەم چاودێری سیاسی و هەم سەربازیشن بۆیە دەپرسم حەشتی شعبی کە لە چەندەها گروپی چەکدار پێک هاتووە لەو بودجە زەبەلاحەی عێراق پشکی شێریان بەرکەوتووە بۆ باسی حەشتی شعبی ناکرێت بۆ پەلاماری هێزەکانی پێشمەرگە دەدرێت لە بەرامبەردا بڵێ لە ڕاستیدا حەشتی شعبی ئەویش یاسە تابەت بەخۆی هەیە دامەزراوێکی سەربازیە کە پابندە بە فەرماندەیگشتی چەکدارەکان و پابندی ڕمایەکانی ئەوانە لە هەمان کات چەک و جبەخانەی ناوەندی و مەزنیشی هەیە چەشی قورسیشی هەیە فڕۆکەی بێفڕۆکان و ئاراستەکراویشی هەیە هەموو شتێکیان هەیە منیش دەمەوێت بپرسم ئایا حەلبوسی دەتوانێت ڕەخنە لە چەکدارکردنی حەشتی شعبی بگرێت دەوڵەت حکوومەت خاوەنی بڕیارەکە نەک فلان کەس و فلان کەسی دیکە ئەو چێتە ئەو ڕەخنەیە بگرێت حکوومەتمان هەیە و فەرماندەی چەکدارەکان هەیە ئەو کاروباری دەسەڵاتی جێبەجێکردن بەڕێوە دەبات ئەویش ڕایگەاندووە بەڕێز حەلبوسی ئێستا دەبینیت ئەوەی کە دەگوترێت لە محکەمەش هەندێک بڕیار دەرچوون لەسەر ئەو پرسانێک لای کراونەتەوە کە سیاسیەکی ڕق ئەستور دێت ئەو بابەتە دافرێنێت کەسێکە لە کار لادراوە بە بڕیاری دادگا ئەو دەوێت ئەوەم دەوێت ئەوم ناوێت یانەوە بەو شێوێ ئەو بۆ شێوەشی دیکە ئێمە لە وڵاتین برای بەڕێزم بۆچی ڕەخنە بۆ شێوێن ناگرێت من و کەسێکی یاسایی ڕێز لە یاسا دەگرم لە دەتەکان دەگرم سەرۆکۆزیران بە هەمان شێوە ئەو بەلۆژیکی کاری کردووە ئەو دەوێت بیسەلمێن کە سەرەوەی هەڕەمی دەسەڵاتە و باسیشی لەوە کردووە کە ئەو تۆپ هاوێژە مەزنانە قورسانە چەکە قورسانە کە ئەو ئاگای لێیە بەدەستی پێشمەرگە دەکات چونکە ئەوان بەشێکن لە نظام و ڕژێمی پارێزگاری لە عێراق بەهای 23 تۆپ چییە لەو نێوانە چونکە ئەو بابەتە زۆر لە بارستای خۆی مەزنتر کراوە بەهای 23 ئەو مەدفەعیە کە دراوە بەراورد بە فڕۆکەی ئاراستە کراوە کە دەگات هەر شوێنێک برای بەڕێزم پێم وایە ئەو بابەتە کە باز دەکرێت وەکو لە دەستپێش ئاماژەم پێدا جۆرە دەیوێت جۆرە بۆشاک دروست بکات و دەنگی خۆی بەرز بکاتەوە لە کۆمەڵگا لە پێناو وروژاندنی ڕایگشتی وانیشان بدات کە ئەو لە بەرژەوەندی گەلی عێراق دەترسێت و بیر لە بەرژەوەندی گەلی عێراقی و عێراقیەکان دەکاتەوە تۆ دوو خوڵ سەرۆکی پەرلەمان بوو یاسای لێبوردنی گشتی نەپەژرا نەتوانی بڕیاری لێو بدەیت تا ئێستاش بڕیاری لێ نەدراوە کەس لە سوودمەند بووە ئێستا لەو پێگەی هیچی بۆ نەکراوە ئێستا برای بەڕێزم کە دەبینی لە ڕاستیدا ئەو بابەتە پەیوەندی بە فەرماندەیگشتی چەکدارەکانەوە ڕێگە بە هیچ دەنگێکی نامۆنەدات لێرە و لەوێ بۆ ئەوەی بەرز ببێتەوە و مامەڵە بکات لەسەر ئەو پرسە بە تایبەتیش کە ئەو مامەڵەکردنە دەبینی دوجار بڵێ ڕێز کازم زوبەیدی وەکولێرێ واری سیاسی و سەربازی لە بەغداد گەلمە بۆ گەلێکی سوپاس